طبعا خاتون گیان ئەمی کە تۆ باسیەکەیت یعنی کێشەیەکە زۆرینەی کەس بەما تێپەڕیوە کە کێشەی باوەژنە دایکی دووهەمە کە ئێمە بەداخۆ کاتێکە ناوی ئەوەی لێ ئەدرێت کە دایکی دووهەم بێت کە ئەمە دایکی دووهەمە و دایکی ئەوەیە کە ئەم مناڵانە سەر لە نوێجارێکی تر سۆز و عەتف و خۆشەویستی و هەستێکی باشیان باتێ بەڵام بەداخەوە کە ئەمەی ئەیبینین یعنی کە تۆ باست کردوتت سووتان یعنی ئەمە مرۆڤێک کردوێتی بەرامبەر بە مرۆڤێک یعنی تۆ گەر ئێمە واز لە هەموو شتێکی تر بێنین یعنی زۆر جارەڵین مرۆڤایەتی ئینسانیەت ئەمە شتێکی زۆر زۆر گەورەیەکە لە هەر کەسێکە هەبێ یعنی تو کاتێک کە زوڵم لە مناڵێکە کەیت بە سووتان ئەمە کێ کردوێتی ئافرەتێکی تر کردوێتی بەرامبەر بە کچێکی بچکۆلانە ئەنیمە گەورەترین زوڵمە کە ئەکرێ بەرامبەر بە کچێک کە هیچ دەسەڵاتێکی نییە ینی مناڵێک کە هیچ دەسەڵاتێکی نەبێت و ئا بۆ شێوازە زوڵمێکی لێ بکەی کێش کردوێتی بەرامبەر بکوێ ئەگەری مەواز لە ئافرەتەوە مشتێکیش بین ئەمە ئینسانێک کردوێتی کاتێکە گەورە بووم ئەقلم بە دنیاشکە ینی بیرم لێ ئەکردەوە باشە چۆن توانی ئەم کەسەوا بکە چۆن ئەتوانێت ئەو نەخراب بێ چۆن ئەتوانێت ینی ئێمە ئەو کاتە مناڵ بووین چۆن توانێتی لەگەڵ مناڵێکی ئاوا بێتاوانە خراپ بێ لی بە دەستی زوڵم کە بەم شێوازەکە کە تەبارم 22 ساڵە ناوی باوەژنێنن لەرزم دێت یعنی لەوانەیە کە باوەژنی خراپ پیش نەبێ لەوانەیە باوەژنی باشیش هەبێ بەڵام ینی سپاس بۆ خوا و ئەوە فەزلی خوایە بەڵام چارەنووسی من لە باوەژنە خراپەکەی بوو لە خراپەکەی بوو لەو بوو کە زۆر ینی سپاس بخوا کە خی گەورە وای لێ کردم هیوای خستە دڵمەوە و ئەوەشی کە زەواجم کرد لەگە کەسێکی باش و گونجاوە کە هەموو ناخۆشیەکانی ڕابردوومی بیر بێت دەخوا بەزابێ ئەمە شکری خی گەورەی ئەوێ کە تۆ ناڕەحەتیەکانت تا سەر نەبووە ڕەحەتیەکانە بەردەوام نەبووە ینی سپاس بەخوای گەورە کە تۆ ئێستا هاوسەرێکی باشت هەیە کە خوشکەکەی تریشانت ڕزگار کردو و لای خۆتە و ئێستا واشی لێ هاتووە کە ئەو پێویستی بە ئێوەیە ئەو پێویستی بە ئێوەیە کە ئەمە شتێکە سوپاسی خی گەورەی لەسەرەوە بەڵام لەگەڵ ئەو شادڵنیە بە هیچ زوڵمێک تا سەر نابێ هیچ زوڵمێک ناتوانێت تا سەر لەگەڵ خۆیان بەرێ ئەو زوڵمێکی لە ئێوە کردو خی گەور حەقی لێسەنێتوانی ئێمە بەدەر لە هەموو شتێک یاندەمە بیر لەوە بکەرەوە کاتێکە تۆ زوڵمێ لە هەر کەسێکەکەی بەڵامە ببیری ئەوە تەبێت کە خی گەورە ئاگای لێتە کە خی گەورە ڕقیبە بەسەرتەوە کە هەموو دایکەکان لەشیان ساغ بێ وخوا هەموو دایکەکان بۆ کچەکانیان بێڵێ و کەس بێدایکی نەبینێ بەڵام ئیتر ئەمە جاری وا هەیە قەدرێکە و کچانێک تەیەکەون کوڕانێک تەیەکەون ینی من هەر لەم ڕۆژانەیە کەسێک پەیوەندی پێوە کردم لە ئەوروپا بوو کە کچێک بووتی من سێ برام هەیە و باوەژن بەخێوی کردوین یعنی شتی ئەمەە ناڕەحەتی ئەگەڕایەوە لەسەر باوەژنەکەی ئێساوتی من سپاس بەخوای گەورە کەیسا زەواجم کردو چون بۆ ئەوروپا و مێردێکی باشم هەیە بە هەمان شوی کە تۆ باسە کرد بەڵامەوی مەسیری سێبراکەم لە بەردەستی ئەو باوەژنەیە هەمووی مەسیریان فەوتاوە زۆر ناڕەحەت یعنی شتی وای باس کرد من نەمەتوانی گوێی بۆ بگرم ئەمەە ناڕەحەتی باسە کرد بەڵام من لێرەوە بەو ژنانە ئەڵێم کە ئێوە دایکتان پێوترێ دایکی دووهەمتان پێوترێ ئەین چۆن ئەتوانی چۆن دڵت دیە چۆن ئەمە ڕێگە بە خۆتەی کە زوڵمی بەم شێوازە بکەی لە مناڵێک کە بێدەسەڵاتە لە مناڵێک هیچ دەسەڵاتێکی نییە کە تۆکو دایکی دووەمی خۆی سەیرەکە یعنی من پێتەڵم ئەگەر تۆ باشەیەک بکەیت ئەو هەتاما ئەو باشەیە بۆ تەنووسێ هەتاما ئەو مناڵانە ئەو باشیان لەبەرچاوە بێ وەلەو دنیاش خۆی گەورە پاداشتی باشەکەت بە بێسنوور پاداشتایەتەوە بەڵام کە زوڵمێکی شکر ئەو زوڵمە ینی چۆن ئەوێری سبینێ ڕوبەر لە قیامەتە ئەوەستیت چۆن ئەوێری ینی ئەمە بەڕاستی قورسە زۆر زۆر قورسە بەڵام سپاس بەخوای گەورە کە تۆ کۆتایەکەت کۆتایەکی باش بوو کە تا سەریش نەبووە زەمن بینەرانە یانێ قسە بکەن فەرموو خاتونگیان سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵەکەتان و دەستخۆشی بۆ بە تایبەتی بۆ ئەم بەرنامەیە بەرنامەی خاتون بەخێر حەزەکەم مداخلەیەکی قسەکانی و خاتونە بکەم هەست دەکەم ئێمەی ئافرەتان جارێکە خۆمان لەگەڵ خۆمانە بەڕاستی کێشەمان هەیە ئەمە بە هەمان شێوە ئەم خاتونە ئافرەتە و ئافرەتێکیش ئاسایەتی کردووە یعنی پێم وایە ئەبێت کۆمەڵگاکەی ئێمە بە تایبەتی ئەم بەرنامەیە کە باسی خانمەکەین و خۆشم ئافرەتم ئەبێ ئافرەتەکان لەوە تێبگەن کە نابێت ئێمە یعنی بە هەمان شێوە بەڕقێک و یاخود بە توندوتیژیەوە سێری هەمان ڕەگەزی خۆمان بکەینەوە یعنی ئەمەوێت لێرەوە هەنێ شت بڵم زۆر کات ئەمە ئەیگەڕێنمەوە بۆ ڕێکخراوەکانی ژنان یعنی بەڕاستی چونکە ڕێکخراوەکانی ژنان وای کردووە ئەوەندەی باسی ماف کردووە ئەوەندەی باسی ماف کردووە ئەرکی هەر یەکێک لە ئێمە ئافرەتی بیرچۆتەوە من وەکو خۆم چەند جارکە سێری ڕێکخراوەکان دەکەم یاخود گوێ لە بەرنامەکانیان ئەگرم هەستەکەم بەس باسی ماف ئەکات ئەم ڕێکخراوە نایە باسی ئەرک بکە ئەنجا ئەم ئەرکە ئیتر لە بەرامبەر ئافرەتی ترا بێت لە بەرامبەر پیاوە بێت یاخود لە بەرامبەر مناڵە بێت یعنی ئەگەر ڕێکخراوەکان
ئەوەندەی باسی مافەکەن و باسی ئەواکەن کە ژن ئەبێ ئازاد بێت باسی ئەو بەرپرسیارەتی بکەن کە لەسەر ئافرەتە کاتێک ئافرەتێک یعنی کۆمەڵک مناڵی تر ئەدرێتە دەستی ئێ باشە خۆ مناڵانی تر هەر لە ئافرەت بوون و ئەو مناڵانە بەشێکیان هەر ئافرەتن ئێ تۆ فێر بە ڕێکخراوەکە فێری ئەو ئافرەت ئەوە بکە فێر بە کە مافی ئافرەتێکی کە بپارێزێ دواتر داوای ئەرک و بەرپرسیارەتی لە ڕێدەسی بەرامبەر گرمایکەکەش نزیک کردێتەوە زۆر باشە بوو دەستخۆش